بر بکودا دچن تنه بداوی دهتن ایران برسب دا اسرائیل جی بدنگ دبیتن یان جی کاربدان مزنتر دبن لروشالاتا ناوراز دا برز اسماعیل ابراهیم شروبکار سیاسی لباجار فانکوورا کندایه دیگل مدایه برز اسماعیل تو بخیراتی کردستان بیستون کرد دست بکه و خواندن او بزان بین لسر و تبلیغی و آلوزی او روشا نها دروز بو لروشالاتا ناوراز دەم باش ئەمە ئاڵۆزیە دیارە چاوەڕوان کراوە بوو هەرچەند کەس نەیەتوانی بڵێکە چۆن ئەبێ و لە چه ئاستێگا بێ ئەمە دوای ئەو هێرشەی کە ئیسرائیل کردی بۆ سەر کۆنسڵخانەی کۆماری ئیسلامی چاوەڕوان نەکرا کە ئێران ناچارە تەنانەت لانیکەم بۆ وەڵامدانەوەی بیرۆڕای گشتی ناوخۆی ئێران و ئەم هێزانەی کە ئێران بە سەرچاوی پشتیوانی خۆیان نەزانن دشکردەوەیەک پیشان بدات بەڵام ئەوەی کە لە چه ئاستێکە ئابێت ئەم دشکردەوەیە و ئایا هێرشی ڕاستەوخۆ ئەبێ بەسەر خاکی ئیسرائیل یان نا ئەمە چاوەڕوان ناکرا بەڵام دیتمان ئەمڕۆ بۆ شێوەیە دشکردەوەی پیشاندا. زۆر باشە بەڕێز اسماعیل ئەف چەند ڕۆژن کو ئەمریکا و بەشێک وڵاتên دنیên cîhanê û dina bawanda ئیسرائیلê jî pêşbînî dikir li gorî zanyariyên istixbaratiyên hewalgiriyên wal welatan digotin ku êrişa Îranê bû ser İsraîlê êrişeka rastaqîne û êrişeka ciddî ye. Lê pers ev ye ev êrişe ku rodayê tenê êrişek dibîtin bê bersivdan yan jî çavereyê şerekê bernamberiyekeftineka İsraîlî û Emerîkî û Êranî bikin di navçeyê da. ئازانی لە ماوەی 45 ساڵی ڕابردووە لە ئێران بەردەوام درۆشمی دژی ئەمریکا و دژی ئیسرائیل بە زۆر بەتوندی گوتراوە بەڵام ئەمە یەکەم جارە ئێران ڕاستەوخۆ هێرشێک دەکاتە سەر ئیسرائیل ئەویش هێرشێکی یعنی دشکردەوەیە هێرشی دەست پێشخەرانە نییە دشکردەوەیە بۆیە بە باوەڕی من ئەوەی کە بزیاتر لە 2 هەفتەشی بەسەردا چوو ئێران هەوڵیەوە ناداکە کەشەکە گەورتر بکاتەوە بەرفراوانی بکات من قەنەعەتم وایە کە ئەم هێرشە هێرشێکی زۆر کەم دەبێت یەک جار دەبێت هێرشەکە کرا تا ڕادویەکی زۆریش ئەم درۆنانە گومبەزی ئاسنە سیستەمی گومبەزی ئاسنینی ئیسرائیل واروە ئەم سیستەمی دژە فڕینی ئەمریکا لە داوچەکەیە پێشیان پێ ئەگرن بۆی هەیە چەندانەیەک لەو درۆنانە بکەونە ناو خاکی ئیسرائیل و زەرەرێکی کەمیشی هەبێت و قەنەعەتم وایە ناگاتە ئاستی پێکدادانی ڕاستەوخۆ یعنی لەوە بەرزتر بێتەوە بەڵکو هەر بە شێوەی پێش و زۆر باشە بەڕێز اسماعیل کەواتە بەریانەها ینی بەریا چەند ڕۆژەکان دەمێ ئێرشێ جۆرێ ئێرشێ ئەو موشکên hatibûne amadekirin ji aliyê Îranê ve yani temamiya plana Îranê ji aliya istixbaratên Emerîkî û İsraîlî welatên din hatibû aşekirakirin yani ev amaje bûn yan nîşan bûn bû vê yekê ev tenê êrişeke îtir bersivdan nabîtin yan jî bijin tevlîhevî mezin nabin. زانی ماوەیەک لەوە پێش سەرۆک ترامپ لە وتوێژێکدا گوتی کە ئەو کاتەکە لە دشکردەوەی بەرامبەر بە هێرش بۆ سەر قاسم سولەیمانی ئێران خۆی پەیوەندی پێیانەوە گرتووە و بۆ ئەوەی کە ئاستی دشکردەوەکە نیشان بدەن و بەپێی لێک تێگەیشتنێک بووە کە ئەو ساڕوخانە ئاراستەی عینولنەسر کران و بینیمان کە بەکردەوە هیچ زەرەری گیانی بۆ هێزەکانی ئەمریکان نەبوو ئەوەش وابزانم نەک زانیاری استخباراتی بەڵکو جۆرێک لێک تێگەیشتنێکە کە لە ئاستێکی کۆنتترۆل کراودا دشکردەوە پیشان بدەن. زۆر باشە کەواتە بەڕێز اسماعیل ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی درێژە پێدەری ئەم شەڕەی حەماس و ئیسرائیلە یاخۆت پشتێکی دیکەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە سەر هەڵدەداتن کە دەمێکە ئەمریکا وڵاتان باس لەوە دەکەن کە ئەگەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی احتیوان نەکرێتن ئیتر دۆخەکە لە دەست دەردەچێتن. بەداخەوە ئەو شەڕەکە هەیە خەڵکانی ئاسایی هەوڵاتیان لە هەموو ناوچەکە لێی زیانبارن و
ئەوانن کە ینی بەهاکەی ئەدەن بەڵام بەگشتی ئەبێت ئەم کێشانە بتایبەت بۆ ڕژیمێکی وەکو ئێران کە بوونی خۆی لە کێشە قەیرانە ئەبینێت ئەبێت ببێت لە هەمان کاتیشا ئیسرائیل هەوێت لە ئەمنیەتی خۆی دڵنیا بێت کەوایە ئەوەی کە لە سووریا دەسەڵاتێک ئاستێکە ئەبێت لە لوبنان چۆن ئەبێت یا ئەو هێرشی کە کرا سەر ئیسرائیلی تر ناتوانێت بە هیچ شێوەیەک بوونی حەماس لە نزیکی خۆی تەحمل بکات بۆیە ئەمە وەبزانم زۆر ئاسان نابێت چارەسەری لەم نێوەندەدا کێ سودمەندی ئەم ئێرشانەیە یاخود ئەم ئالوزیانەیە کە دروست بووینە بەداخەوە ئەوەی کە تا ئێستا هەبوو سودمەندی سەرەکی کۆماری ئیسلامی ئێران بووە چون بوونی خۆی لە قەیرانە نابینێت لەبەر ئەوەی کە توانیوێتی ئەو هێزانەی کە پێیان دەڵێن پراکسی بەکاریان بێنێت هێزی خۆی نیشان بدات و بەم شێوەیە بتوانێت زەخت بێنێ بۆ هەموو وڵاتان بینین وە چەندین ساڵە دیارە کە بڵێ ئەم بۆیە وەڵام زۆر هەڵەگرێت چون خەڵکی ئێرانین بەڕاستی بکردەوە خەریکن ینی نرخی ئەم سیاسەتانە ئەدەن لە ئێرانە گەیشتۆتە ئاستی برسیەتی وڵاتێکی دەوڵەمەند وەکو ئێران بەڵام ئەم سیاسەتانەی ئەم ڕژیمە خەڵکی بۆ ئاقارە بردووە بەڵام بۆ مانەوەی خۆی و بۆ بەرژەوەندی ئەم سیاسەتانەی کە هەیەە خۆیان لەو قەیرانە نابینن لە ناوچەیەکی ئارامە سوپای پازاران دەڵێن ئەمە ئامانجەکانمان پێکاوە لە خاکی ئیسرائیلدا کەواتە پێشبینی دەکەن ئیسرائیل وەڵامی هەبێتن یاخود تەنها ئیسرائیل بێدەنگ دەبێتن و ئیتر ئەنی هەموو بابەتەکان کوتایی دێتن و هەرێکە و دەچێتەوە ماڵی خۆی بە کورداواری خۆمان دەڵێن بەکردەوە نزیک بە زیاتر لە 17 ساڵە ئیسرائیل لە ناو خۆی ئێران چەند پسپۆری ئەتۆمی ئێرانی تەرۆر کرد لە سووریا لە چەند ساڵی ڕابردووە دەیان جار هێرشی کردن سەر بنکە ئەمنیەتەکانی ئێران بۆیە ئەم جارش ئێران بەو شێوەیە دشکردەوەی پیشانداوە ئەم بە نردنی ئەو درۆنانە هەموو دنیا ئازانەیە کە سیستمی گومبەدی ئاسنینی ئیسرائیل چۆن کارەکە تاقانەیە لە دنیاە کە پێش بە هاتنی هەر موشەکیان درۆنێکگرێت دیارە لە 100% نییە بەڵام سیستمێکی سەرکەوتویە بە دڵنیایی ئێران دیایەوە کە سەرکەوتوو بووە و زەرەر و زیانێکی زۆری لە ئیسرائیل داوە و ئەگەر هەر لەو ئاستەشا بە دیارە نیگەرانیەک بوو کە ئێران بیەوێ ئەم ڕۆنانە بنێرێت بەهۆی کە باتری ئەم سیستەمی گومبەزیاسنین لاواز بکات و لە دواییە بە موشکی شەهابی سێ هێرش بکات لەو حاڵەتەیە دیارە شەڕەکەی زۆر باشە کاک ئیسماعیل عێراق وڵاتی ترانزیتە لە نێوان ئێران و ئیسرائیلدا ئەو درۆن و موشەکانەی کارەستەی ئیسرائیل کراون بەسەر عاسمانی عێراقدا تێپەڕێن و خەڵکێکی زۆریش ئەم درۆن و موشەکانەیان بینیوە پێویستە لەم نێوەندەدا عێراق چۆن مامەڵە لەگەڵ ئەم دووخە بکاتن ڕاستە عێراق نردنی ئەم درۆنانە ڕێگایەکی کە ترانزیتە خۆت باست کرد و بەشێکی تریشی لەباری تەبلیغی و دیعایەوە بۆ کۆماری ئیسلامی پرۆپاگەندا کە ئەم درۆنانە بەسەر ئاسمانی کەربەلادا ڕۆیشتن و وەکو شتێک ینی پیرۆزیکی کەربەلاشیان بەرکەوتووە و بۆی کە بڕۆن سەرکەوتوو بن ئەمە بۆ ئێران نرخی زۆرە لەباری پرۆپاگەنداوە بەڵام بۆ عێراق لە حاڵەتی یاساییە وەکو وڵاتێکی سەربەخۆ بەرپرسیارە لەوەی کە ئاسمانی عێراق چێ خەڵکی لێوەرەگرێت بە دژی جیرانەکانی یان خەڵکی ناوچە بەڵام بۆ عێراق ئێستا پێویستە حکوومەتی عێراق ئەوەندەی کە بکرێت خۆ لە قەیرانەکە دوور بگرێت ڕەنگە هێزی ئەوەی نەبێت نەپێش بە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل بگرێت کە بە ئاسمانی عێراق نەفرن لە هەمان کاتیشا ئێران بەکردەوە پیشانی داواکەی ڕێزێکی بۆ یاسا نێونەتەوەیەکان نیە و دەیان جار تەنانەت هەم ئاسمان هەم لە ڕێگای زەویەوە سنوور و سەروەری خاکی عێراقی برێدار کردو هێرشی کردو ئێستا سەرۆکوەزیرانی عێراق لە ئەمریکایە بڕیارێکە ڕۆژی دووشەممە لەگەڵ جو بایدن سەرۆکی ئەمریکا کۆبێتەوە کۆمەڵێک مەلەف بابەت هەیە گفتوگۆی لەسەر بکەن کەواتە لەم نێوەندەدا ئەمریکا چ ڕۆلێک دەبێنێتن سەبارەت بەم دۆخەی کە دروست بۆیە ئەمریکا دۆخەکە هێور دەکاتەوە یاخۆت ئیتر پشگیری ئیسرائیل دەکاتن خۆشی یەکلای کردوتە کە پشگیری ئیسرائیل دەکاتن دۆخەکە خراپتر دەبێت
ئەمریکا زۆر جارەوەی دووپاتە کردێتەوە بۆی کە هیچ کەس گومانی نەبێتەوەی کە ئەمریکا پشتگیری ئیسرائیل دەکات و ئەمە هیچ گومانی تێدا نیە بەڵام لە هەمان کاتە ئەمریکا هەوڵیەوەدا ئێستا دۆخەکە ئەوەندەی بکرێت ئارام بکرێتەوە سەرۆک وەزیرانی عێراق تەنیا سیاسەتێک کە توانە بگریتە بەرەوەی کە داوا لە هەموو لایەنەکان بکات کە هێور بنەوە و قەڵک لە خاکی عێراق وەرنەگرن بۆ ئێکلاکردنەوەی کێشەکانیان کە سیاسەتێکی معقوڵ و دروستیشە ئەوەی کە بەکردەوە چەندە ئەتوانن پەیڕەوی بکەن ئەمە پرسیارێکە کە دەبخوایان وەڵام بدەنەوە بەڵام ئەمریکا بەردەوام لەو ماوەیە ئازاقی بۆ ئیسرائیل هێناوە کە باش سنوورێک دابنێت و لە هەمان کاتیشا لە پشتیوانی ئیسرائیل هیچ دوودڵی نەهێشتێتەوە. باشە بەرز ئیسماعیل لە سوشیال میدیا خەڵکێکی زۆر هەتا بڵێن شرۆڤەکارەکانی سیاسیش ئاماژیان بەوە کردووە دەیانگوت باشە بۆچی ئەم جارەیان ئێران هەموو شتێکی خۆی کەشف کرد دەستی خۆی کەشف کرد ینی پێش ئەوەی ئێرش بکاتن هەم درۆنەکان و ناوی موشەکەکان و کات و ئەوە بەڕێمانکردن و گەیشتە ئەم شوێنە بۆچی ئەم هەموو شتانە ئاشکرا کران مەبەستی چی بوو لەوە؟ بۆ ئێران گرنگەوەیە کە بۆ یەکەم جار بڵێ ئەم هێرشمان کردە سەر خاکی ئیسرائیل و ئەوەی کە سەرۆکی ئێران عەلی خامنەی لە نوێژی جەژن ناگوتی کە ئەبێت ئیسرائیل لەبێت تەمبێ بکرێت و ئەمە تەمبێکردنێکە لە ڕوانگەی ئەوانەوە بەکردەوە ئازانن کە زۆر توانایی ئەویان نییە کە زەربەیەکی کاریگەر لە ئیسرائیل بدەن بەڵام هەر ئەو درۆنانە ئێران هەوڵەدا لە هەموو دەستگای ئەعلامیەکەی خۆی بە هەموو هێزەوە کەڵک وەربگرێ بۆی زۆر گەورەتر لە واقعی خۆی نیشانی بدات و ئەو لایەنانەوە ئەو هێزانەی کە باوەڕیان پێێتی و دڵیان پێی خۆشە بە قەناعەت بگەێنێ کە ئەوە تۆڵە کراوەتەوە و توانیویانە زەربە لە ئیسرائیل بدەن و ئیسرائیل قەولی خۆیان تەمبێ کردووە. کەواتە بە پێی پێشبینیەکانت کاک ئیسماعیل کە بەیانی ڕۆژ هەڵدێتن هەموو شتێک ئاسایی بوویتەوە؟ من قەناعەتم وایە کە ئیسرائیل ڕەنگە تۆزێک دشکردەوەی هەبێ نەڕاستەوە خۆ بەناو خاکی ئێران بەڵکو لە سووریا یان لە لوبنان بەڵام بە قەناعەتی من ناگاتە ئاستی بەرەو ڕووبوونەوەیکی سەرتاسەری ئیسرائیل لانی کەم هێرش ناکاتە هێرش ڕاستەوخۆ ناکاتە سەر خاکی ئێران و ئێرانیش بەردەوام نابێت هێرشەکان کەوایە زۆر دەکرێت بڵێن بەیانی هەرچەند ئاسایی نابێت بەڵام شەڕژ نابێت. کەواتە هیچ شەڕێک ڕۆناداتن شەڕی یاخود بەریەکەوتنی ئیسرائیلی و ئێرانی ڕاستەخۆ ڕۆناداتن لەو قەناعەتانیم. زۆر باشە بەڕێز ئیسماعیل ئیبراهیم شرۆڤەکاری سیاسی لە کەنەدایەت گەلمەدا بووی گەلێکی سوپاس بەڕێز ئیسماعیل.